پیاوێکی فەقیر هاتە ئێرە ماوەی پێشوو دەست کرد بە گریان تی مامۆستا کچەکەی من زۆر باش بوو زۆر ئیماندار بوو تا لە فڵان شوێن وەرگیرا بۆ خوێندن چوو دوای چونکە جوان بوو وردە وردە چوونە بن کڵێشەی و تۆ ئاوای تو تۆ ئەگەر بێت و خۆت ئەوە بکەی ئاوا دەبی و بۆ فڵانەشتا گونجاوی و باشی و تو ئێستا کچەم دەبینم تووشی شۆک بووم لە تەلەڤیزیۆن بینیم کچەکەم نەلەسکی لەسەرەوە ماوە و نە باڵاپۆشە و جلێکی زۆر بێشەرعی و لەگەڵ پیاوان قاقایەتی و لەسەر تەلەڤیزیۆن و ئێمە چێ وای لێ کرد ئەو شەیطانانە وردە وردە ئەوانە وایان لێ کرد جا ئەی دوای بەچی دەبن تو ئێستا دەمەوێت تەلەفۆنی بۆ دەکەین کچە نەت جوابی تەلەفۆنمان داتەوە ئەوە چەند مانگە ڕۆیشتووە نەدەهێت دێتەوە ماڵەوە وتی ئێمە مەزانی بۆ خوێندن چۆتە فڵان شار کەچی ئێستا خوێندنی چی هیچ لە ئارادا نەماوە ئەمە ڕێکخراوە شەیطانیەکان ئیش لەسەرەوە دەکەن حیا و شەرم نەمێنێ کچ دەربێنن لە ناو ماڵی حیا و شەرم و عیفەت و حیائی دایک و باوکی خۆی یا مێردی خۆی دەیبەن بۆچی بۆ ئەوەی کە هیچ ئابڕووی نەمێنێ ئەنجا ئەویش هەڵسێ وەکو شاگردی شەیطان لە ناو خەڵکدا بێشەرمی بڵاو بکاتەوە